بوونی ئەم دیاردەیە طبعاً وەکو جارێ لە ڕووە کۆمەڵایەتێکەوە لە ڕووی ئاینیەوە وەری بگرین لە ڕووی ئاینیوانێ شتێکی قێزەونە شتێکی حرامە و هەروەها لە ڕووە کۆمەڵایەتێکەوە شتێکی نائاساییە دیاردەیەکە کە ئەبێتە هۆی ڕووخاندنی هەموو بەها کۆمەڵایەتیەکان کە ئەمەش لە چێوە سەری هەڵداوە بوونی دارایی یا ئەگەر زۆر بێت یا ئەگەر زۆر کەم بێت چکە ئەگەر زۆر بێ ئەیەوێ زیاتر و زیاتری دەستکەوێ و ئەگەر کەمیش بێ ئەیەوێت بە ڕێگەی قومار ئەو ڕەپارەیە بەدەست بهێنێ بام لە هەردوو ڕۆکۆ لە دەستدانی بەها کۆمەڵایەتیەکان و لە دەستدانی خێزانە بێگومان بڵاوبوونەوەی ڤیددیۆیەک لەم ماوەیە کە لەوانەیە بڵێم بۆ بڵاوبوونەوەی کاریگەریەکی زۆری لەسەر کۆمەلگا هەبوو بە تایبەتی لەسەر ژنان چکە بێگومان ئەو پیاوانە وەکو کاڵایەک معاملە لەگەڵ ژنەکانیانە ئەکەن وەکو ئامێرێک بەکاریانەهێنن دیارە بوونی ئەمەش کاتێ ئێمە ئەیبیستیم پێمان ناخۆشە جا خودی ئافرەتەکە خۆی لەو بابەتە بێ خۆی بەکارهێنەر بێت وەکو کاڵاکە ئەمە زۆر بۆ بڵێ مێینەکە کاریگەری خراپی لە ڕووی دەرونیەوە بەڵام بە بۆچوونی من نابێ ئافرەت لەو کاتانە بێدەنگی لێ بکات کاتێک گەیشتە ئەوەی کە پیاوەکەی هانای بر بۆ قومارکردن و بەجێ هێشت و شەو درەنگاتەوە ماڵی فرۆشت و ئاڵتۆنی فرۆشت و پارەی ماڵەکەی بەکارهێنا بۆ خۆشی خۆی و بۆ دۆڕاندنی و بۆ دانانی ژنی ئەمە کاریگەریەکی زۆر خراپی لەسەر خێزانەکە هەیە کەواتە ژن لەو کاتە ئەبێ خۆی دڵنی هەبێ خۆی بوونی هەبێ خۆی قسە بکە بەڵێن نەک هەر خێزانەکە مناڵم کۆمەلگا ڕوخێنێ چونکە ئەو ژنە ئەو کچە ئەو کوڕە کە لەو خێزانە ئەبن کە دۆڕاندنیان بەدەستێناوە ئەوانش بەشێکن لە کۆمەلگاکەمان ئەوان شتێکەڵ بە کۆمەلگاکەمان نابن کەواتە ڕووخاندنی نەک خێزانەکەی ڕووخاندنی کۆمەلگاکە هەموویەتی هەڵۆشانەوەی خێزانن لێک دابڕان و بریندارکردنی هەستی مرۆڤایەتیە یعنی ئەمە کاریگەریەکی زۆری هەیە نەک لەسەر خێزانەکە تەنها خودی خۆی لەسەر ماڵی باوکی کچەکە لەسەر هاوڕێیانی کچ و کوڕەکەی ئەو ماڵە کەواتە کۆمەلگا هەمووی بێبەش نابێتەوە یعنی ئەگەر ئێمە خۆمان بخەینە جێ ئەو ئافرەتانە پیاوێک لەگەڵمانە بەو شوێ تەعامل بکە لە قومارە بمان دۆڕێنێ ئەبێ حاڵەتمان چۆن بێ ئەبێ بیرکردنەوە هەست و سۆزمان چۆن بێت چۆن بتوانین لەگەڵ ئەو پیاوە بمێنینەوە بێگومان ئەو ژنانە یعنی ئەتوانم بڵێم هەموو ژیانیان لە دەستزاوە تەنها ئەوەیە جەستەیەکە و بەس بەڕۆح لەگەڵ ئەو پیاوە ناژین و لەگەڵ خێزانیان نامێنەوە جاری وا هەیە لەوانەیە بڵێم دەسەڵات خۆی دەستی هەیە لە دانانی شوێنێکی بەرفراون و کردنەوەی شوێنێک کە قوماری تێ ئەنجام بگیرێ ئەمە یەکێکیان دوو هەمیان یعنی بەڕاستی پیاوانمان هەیە هەندێک لە پیاوان کە زۆر زاڵمن کە بە هەموو شێوەیەکی دڕندانە ژنەکانیان ئەترسێنن سێهەمیشیان ژنان خۆیان دەوریان هەیە یعنی بەڕاستی وەکو پێشیش ئاماژەم پێیا ژنێک کە ئەمەی بەرامبەر ئەکرێ نابێ بێدەنگی لێ بکات لە چی ئەترسێ هەر ئەوەیە کە بڵێن جیا بۆتەوە لە مێردەکەی و تەواو یعنی ئەمانە کەواتە من ئەگەر بێدەنگی لێ بکەم یەکێکە لە بێدەنگی لێ بکات سەیرەکەم دیاردەی چی لێیە زیاتر و زیاتر پەرەئەسێنێ کەواتە پیاوان زەمینیان بۆ لەبارتر ئەبێ نەک پیاوان ئێستا ئێمە باسی پیاوانەکەی لەوانەیە ژنانیش هەبێ دەستیان هەبێت لە بوونی ئەم قومارەیە و لە بەشداری ئەکەن لەم شوێنانی کە ئەم قومارانیان تیا ئەکرێ کەواتە هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بەرپرسیار لە ڕوودانی ئەم کارەساتی کە لەناو کۆمەڵمانە ڕوایە بێگومان ئەو پیاوانە دیارە هیچ بیرکردنەوەیەکیان نییە هەچ هەستێکی مرۆڤایەتیان نییە هەر پیاوێک بۆ شێوەیە بیر بکاتەوانە ئەگەر خێزانی وەکو کاڵایەک سیرکە وەکو پارەیەک سیرکە وەکو ئامێرێ سیرکە بێگومان هەست و بوونی یا تێڕوانینی بۆ مینە لە ئاستێکی پێویستانە بۆیە پێویستە ستۆ پێ بکرێ بۆ ئەمە یعنی بەڕای من ئەم بەرنامەیە کە ئێوە سازیەکەن دەستان خۆش وێشتێکی زۆر چاکە بەڵام ئەبێ هەموو کەناڵەکان هەمووی بێتە دەنگ بۆ ئەم دیاردەیە و نەهێشتنی چونکە لەوانەیە ئێستا گەنجەکان زیاتر چونکە تەعیناتیان نییە چونکە دابڕاون لە زۆر شت هانا ئەبەن بۆ ئەمە کەواتە لەوانەیە لە 10 ساڵیکەیە ڕوودانی ئەم بابەتە زیاتر بێت و زیاتر پەرەپسێنێ ئەل لە کۆنی شەو بڵاو بووە بەڵام لەوانەیە لە ئێستا زیاتر بێ کەواتە یەکەم شت هەموو تاکێک پێویستە بێدەنگی لێ نەکات دووهەمیان ئافرەت خۆی
کاتێک کە ئەزانی ژنەکە پیاوەکەت قمار ئەکا یا مەسەن لە کاتی دەستگیرانناریەوە زۆر جار تۆ هەست بە شتانە ئەەکەی زۆر سیفەت ئەبینیتەوە لە پیاوەکە تایبینیتەوە زۆر جار ئێمە بیستمان ئاڵێ فلان کڕ قمار فلان کوڕ قمار ئەکا فلان کوڕ ئەخواتەوە باشنێکی بۆ بێن بەشکم باش بێ یعنی بۆ ئێوە خۆتان وەکو دایک و باوەک وەکو هاوڕێکانی بۆ دەستان لە چاکردن و چاکسازی ئەم نێرەیان نییە بە ژنەکە ئەتوانن چایکەم بە ئەشە ژنێک ئیشی چاکسازی بکە یاخود ئیشی هاوسەرگیری و بەختەوەری و دانانی ئاسوودەی بۆ خۆی بکە کەواتای هەر لە دەستگیران ناریەوە کاتێک کە ژنێ هەست بەمە ئەکا پێویستە بێدەنگی لێنەکە ئەمە وەکو ژن دووهەمیان کە سوکاری ژن زۆر جار ژن هەبووە و توێتی من لە ترسی ماڵە باوکم نەمتوانیوە خێزانەکەم بەجێ بێڵم هەموو مەعاناتێکە مشتێکی قبول کردو لەبەر ترسی برا و باوکەکەی کاتە لێرەشە هەر بڵێن هەڕەشەی برا و باوکی لەسرە کەواتە پێویستە ژنخۆشی بێدەنگ نەبێ وە کۆمەڵگاش کاتێک کە شتێک گەبینێ وە ڕاگەیاندنەکان کەواتە بە هەمووی ئەتوانێت دەستی هەبێت لە بنەبڕکردنی ئەم بابەتەیە یعنی من ئەڵێم ئێستا هەڵمەتی وشارکردنەوەی لە خوێندنگایە هەڵمەتی وشارکردنەوە دوو ڕۆژی یەکەمە سیانزەی نۆ لەگەڵ چواردەی نۆ پێویستێکی لەم بابەتانە کە باسەکرێ خۆی بەکار نەهێنانی مادە هۆشبەرەکانە لەگەڵیشیان من ئەڵێم حەقەیەکی لەم بڕیانی کە بۆ زیاترێ چۆ تۆ ئیتر ئەمە تۆوێک کە ئەیچێنی لە ناخی خوێندکارە کچەکان و کوڕەکانە ئەوان زیاتر گوێ لە مامۆستا ئاگرن بمانەوە نەمانەیە خوێندکار چەند دایک و باوکێکی لێ هاتووی پەروەردەی هەبێ بام زیاتر قسەی مامۆستاکە کاریگەری بۆ سەرەیە یعنی بکرێتە بەشێک لەوانەکانی خوێندنمان یعنی بەڕاستی ئێمەوانەکانی خوێندن هەر کیمیا و فیزیا و ئەحیا نەبێ هەر کوردی و عەرەبی نەبێ یعنی بەها کۆمەڵایەتەکان 2 ساڵ پێش ئێستا کرایە کتێبێک شتی زۆر زۆر جوانی تیا بوو بۆ نمونە ئارامگرتن تووڕە نەبوون یعنی ئەوانە بەڵام سێرەکەی دەرەجەی لەسەر نەبوو زۆرینەی مەکتەبەکان نەیانە خوێن بەکار نەهێندا یعنی ئێمە وەکو مامۆستا داوامان کردێتەوە بەها کۆمەڵایەتەکان کە لە یەکی بنەڕەتیەوە هەیە بخوێنرێت تاکو نۆ هەیە وابزانم ئەو کتێبە چکە من ئاگادارم حەوت هۆشت و نۆکە خۆم هەموو کتێبەکەم خوێندێتەوە شتی زۆر جوانی تیا ئەتوانێت یەکێ لەم بڕگانە لە ڕێگەی خوێندنەوە تێکەڵ بە پرۆگرامەکانی خوێندن بکرێن من وەکو مامۆستایەک ئەمەم زۆر پێ باشە